بارانبارینی ئەمساڵ جگە لە پڕکردنەوەی بەنداوەکان لە هەرێمی کوردستان زیانێکی زۆرشی بە کەرتی کشت و کاڵ گەیاندووە. 50 ساڵ زیاترە ئەو ڕێژەیە نەبات. بەڕێوەبەری کشت و کاڵی ڕانیا دەڵێت زۆری ڕێژەی بارانبارین زیانی بە جوتیارانی سنوورەکە گەیاندووە و زیاتر لە 40,000 دۆنم زەوی داچێنراو بەگەنم زیانی پێگەیشتووە. بەهۆی زۆری ڕێژەی بارانبارینەوە لە سنووری بەڕێوەبەراتی کشت و کاڵی ڕانیە و سنووری ئیدارەی ڕاپەڕین زەرەر و زیانێکی زۆر بە زەوی داچێنراوی گەنمی جوتیاران کەوتووە کە لە سنووری بەڕێوەبەراتی کشت و کاڵی ڕانیە زیاتر لە 30 بۆ 40,000 دۆنم زەوی داچێنراو بەگەنم زەرەری پێگەیشتووە. جگەلەوە کە باشترین جۆری زەوی و ڕێژەشی باشترین هەموو ئەو زەویانەی کە ژێر ئاو ناکەون کەواتە ڕێژەیان ئەگەر تەقدیری بکەی بە ڕێژەی 1 دۆنم زەوی ئەو زەویانەی کە ژێر ئاو ناکەون با 250 کیلۆغرام لە زەوی ژێر ئاوکەوتو 3 بەرامبەر یان تا 4 بەرامبەر ئەوەندە ڕێژەکەی زیاد دەکات کەواتە زەرەرێکی زیانێکی زۆر بەر جوتیارانی سنوورەکەمان کەوتووە کە ڕێژەیەکی زۆر باران باریوە لەبەر ئەوەی دەریاچەی دوکان ئاوێکی زۆری کۆکردەوە کە ڕێژەکەی تا ئێستادا تا ئەوڕۆ دەگاتە 1521 میلیم باران. جوتیارێک دەڵێت ئەمساڵ بەرهەمی گەنمی جوتیاران زیانێکی زۆریان پێگەیشتووە و هیچ ساڵێکیش وەک ئەمساڵ ئەو ڕێژە زۆرەی گەنم بن ئاو نەکەوتووە لە زەی بچووک. تا ئێستا لەو وەرزەیدا لەو کاتانەدا تا ئێستا ئەو ئاوا بەو ڕێژەی وا زیادی نەکردووە یعنی لەو ساڵان زیادی کردو بەڵام بەو شێوە نەبووە ئەگە زیادیشی کردووە گەنمی خەڵکو و حرزی زراعی زۆرۆ بنکەوتووە هەمووش گەرمن هەموو گەرمی باشن خەڵک زۆر زەرمەند بووە ئێستا بۆ خۆم گەرمم کردووە لە لای بدم بەعرێ 2 ساڵ بوونەی دەگرێت بەڵام ئەو ساڵ گرتوویەتی تقریبای 150 تەنەکە 160 تەنەکە دەبێ بنکەوتووە یعنی ئەو عەرزانەشەکە دەکرێنە گەنم لە ڕادە بە دەرگەنمێکی باش دێنن. لە سنووری قەزای ڕانیا تاکو ئێستا لەم ساڵدا 1521 میلیم باران باریوە و ئەمەش ئاستی ئاوی زەی بچووکی بەرز کردوتەوە کاو ڕێژە زۆرەی بارانبارین و بەرزکردنەوەی ئاستی ئاوی زەی بچووک زیانێکی زۆری بە کشت و کاڵ لە سنووری قەزای ڕانیا و دەشتی بیتوێن گەیاندووە. لەگەڵەوەشدا بارینی ئەو ڕێژە زۆرەی باران لەم ساڵدا بووەتە هۆی ژیانەوەی دەیان سەرچاوی ئاوی کانیاوەکان و دوورکەوتنەوە لە مەترسی وشکە ساڵی. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.